ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی کەناڵی دیمەن خۆشحاڵ و شادومانین جارێکی دیکە لە بەرنامەی هاندان لاڵقەیەکی تازە بە ئێوەی خۆشەویست و ئازیز شاد دەبینەوە. بەڕێزان لە تەوەری ئەم جارەماندا باز لە هونەری قەناعەت پێکردن دەکەین. چۆن بتوانین کەسی بەرامبەر قەناعەت پێ بکەین. جا ئەو قەناعەت پێکردنە خۆی پێش ئەوەی هونەربی علمە واتە زانستە، مێژوەکی دوور و قۆڵیشی هەیە دەگەڕێتەوە نەک بۆ سەرەتای دروستبوونی هەر لە پێش دروستبوونی مرۆڤەوە ئەوە هەیە. چۆن لەو کاتەوە دەست پێ دەکات کە خوای گەورە حیوار لەگەڵ مەلایکەتەکان دەکات. خوای گەورە لە قورئاندا دەفەرمووی ئینی جاعیل فی الأرض خەلیفە. لەوێەوە ئەو گفتوگۆکردنە دەست پێ دەکات، چونکە هونەری قەناعەت پێکردن یاخود قەناعەت پێکردن ئەوەیە دوو حیوار لە بینی دوو ئینسان یاخود دوو کەس دوو تەڕەف دروست دەبیتن. ئەتوو هەوڵ دەدەی کەسی بەرامبەر ئیقناع بکەی بۆی بەو شتێککە لە ناو دڵتا ئەو ڕازونیازەی لە ناو دڵتا جێبەجێ بکە. جا پێش ئەوەی کە زانست بی ئەوە ڕاستە قەناعەت پێکردن شتێکە زانستە، بەڵام جێبەجێکردنی هونەرە، واتە ئەتوو کاتێک کە تەطبیقی دەکەی کۆمەڵێک هەنگاو هەیە، ئەو هەنگاونانە ئەوەیە دەبتە هونەر فەن. چۆن دەتوانی ئەو هونەرە فێر بی. پێش ئەوەی بین باس لە ڕێگاکانی قەناعەت پێکردنی کەسی بەرامبەر بکەین، بابزانین هونەری قەناعەت پێکردن بۆ چ کەسایەتێک زەڕوورە، بۆ چێ پێویستە، چێ پێویستی بەو شتە هەیە. ئێوە ئەگەر تەمەشا بکەن بە هەموو مجتەمەعدا، بە هەموو کۆمەڵگەی ئینسانیەت و مرۆڤایەتی تەمەشا بکەن، لە کڕیار، لە فرۆشیار، لە نێوانی مامۆستا و قوتابی، لە نێوانی مەسەلەن بەڕێوەبەرێک و فەرمانبەرێک، هەتا لە بۆ پرۆسەی هاوسەرگیری کاتێک کە تو داوای دەچێت داخوازی کچێک یاخود کەسێک دێتە داوات، یان بە هەر شێوازە لە شێوازەکان هەمووی تەمەشا دەکەی قەناعەت پێکردن لێرە شتێکە پێویستە زەڕوورە. واتە هەموو کەسێک پێویستی بەوە هەیە کە هونەری قەناعەت پێکردن بزانیتن. باشە سوودەکانی چیە؟ ئەگەر ئێستا من لە ئێوە بپرسم وەکەوەی کە لە نەزڕەی خۆت پێشۆیان بێ ناو بەرنامەکەت گوتمان بەرنمەیەک دروست دەکەین لەسەرەوەی هونەری قەناعەت پێکردن، بەڕای تو سوودی چییە؟ قەناعەت پێکردن سوودی چییە؟ ئەو هونەری قەناعەت پێکردن ئەگەر فێربووی چ سوودێک دەگەیەنی بە تو؟ دەتوانن ئەگەر لە ئێوە هەرێک لە ئێوە چەند خاڵێکم پێ بڵێ؟ بۆ نمونە بە ئەم خاڵێکی بڵێم، یەک لەوانە زووتر دەگەیە ئامانجەکەت. باش نییە بەسە کۆسپوتەگەرەکاندا زاڵ دەبی ئەگە کەسێک بربەستت بۆ دروستەکە، کەسێک ئارقەلەیەک دەخاتە ئیشەکەتەوە لە ڕێگەی هونەری قەناعەت پێکردنەوە قەناعەتی پێ دەکەی کە زووتر بگەیە ئامانجەکەت. خاڵی دووەم فەرموو زەینەب خان مایکەکە دەستێت. دەکرێت قەناعەت بۆ کەسە بینی کە کارە چاڵە نەکاتن؟ یان یارمەتی دەرە؟ بزەبت، یعنی قەناعەت پێکردن دەبتە هۆکاری ئەوەی بە دووریان بخەیەوە لە کەسان لە شتی خراپ و لە ڕەفتاری خراپ و کاریگەریان لەسەر دروست بکەیت. واتە هەتا لە بۆ کەسێک کە خیتاب دەدا یاخود کەسێکە وتار بێژە دەتوانی کاریگەری دروستکە لە ڕێگەی هونەری فێربوونی هونەری قەناعەت پێکردنەوە کاریگەری لەسەر کۆمەڵگە دروست بکە کە خۆیان لە ڕەفتاری خراپ بە دوور بگرن، لە کاری نەشیاو بە دوور بگرن. ئەوە یەکێکە لە سوودەکانی. سوودێکی دیکە کەسی دیکە هەیە سوودێکی دیکەمان پێ بڵێ؟ بۆ نمونە دەتکاتە کەسێکی خۆشەویست لەناو کۆمەڵگا، چونکە تو کاتێک کە دەتەوێت هونەری قەناعەت پێکردن جێبەجێ بکەی، ئەو ڕەفتارە جێبەجێ بکەی، ئەو با بڵێن هەنگاوانە جێبەجێ بکەی، ئەو کاتە ڕاستەوە خۆ یان ناڕاستەوە خۆ دەتکاتە کەسێکی خۆشەویست. چونکە خۆتان دەزانن قەناعەت پێکردن بە ئینسانی نەرمونیان و کەسی حەنان و تا ڕادێ نەگەوە ڕاستگۆ با بڵێن ئەو شتانە دەکرێتن. کەواتە تو لە ڕێگەی هونەری قەناعەت پێکردنەوە کۆمەڵێک سوودی دیکە دەتوانێت بگەێنێ. یەک لە سوودەکانی دیکە مەسەلەن وات لێ دەکا کە دەتکاتە کەسێکی ئارامگر، سەبر بگری، لەسەر خۆبی، پەلە نەکەی لە شتەکان. باشە جگە لەوەی دەستکەوتی معنەوی و مادیشی تێدایە. ئەگەر خۆ کەسێک ئەگەر فرۆشیار بی لە ڕێگەی هونەری قەناعەت پێکردنەوە دەتوانێت قەناعەت بە کڕیارەکە بکە، شتەکانی لێ بکڕی. باش نییە؟ کەواتە سوودی مادیش دەپێچی جگە لەوەی کە سوودی معنەویشی هەیە. دیان دەتوانی مەسەلەن کاریگەری
ئاراستەی کۆمەڵگە بکەی بە لایەنێکی ئیجابی هەرچەندە ئەو هونەری قەنەعەت پێکردنە بە شێوازە لە شێوازەکان زیانیشی هەیە لەبەرچی لەبەرەوەی زۆر جاران سیاسیەکان بەکاری دەینن لە بۆ خیداعی ناس یاخو با بڵێن هەڵخەڵەتاندنی خەڵک کۆمەڵێک بەڵێن دەدا کۆمەڵێک شت دەکا کۆمەڵێک دەستەواژەی جوان و بریقەدار بەکاردێنی بۆیە تو قەنەعەت بکەی دەنجی پێ بدەی پاشان تەمەشا دەکەی بەڵێنەکەی وا دەرنەچوە شتەکانی وا دەرنەچوە کەواتە لێرە زیانیشی هەیە ئەگەر بۆ لایەنە خراپەکارێکی بەکاری بینی چەند کەسمان هەیە بوویتە قوربانی دەستی مەسەلەن گورجێک چەند کچمان هەیە بوویتە قوربانی دەستی گورجێک دەست درێژی کراوەتە سەر لە ڕێگەی قەنەعەت پێکردن قەنەعەتی پێکردیا کە من هاوسەرگیری لەگەڵ دەکەم ئاوا دەکەم پاشان ئەوەش نەبووە پاشەوەی کە دەست درێژی کراوەتە سەر و هیچ با بڵێن هاوسەرگیریشی لەگەڵ نەکردووە کەواتە لێرە زیانیشی هەیە بەڵام ئەمە ئەوەی کە ئێستا لێرە باسی دەکەین بەلایەنە سوودەکەی باسی دەکەین چونکە بمانەوە نمانەوە کۆمەڵە گەنجێکیشمان هەن ئەوڕۆ پێویستیان بە هونەرە هەیە مەسەلەن گەنجێک دەچێتە شوێنێک دەیەوێ ئیشێکی دەستکەوی باشە چۆن ئیشێکت دەست دەکەوی ئەگەر بێت و نەتوانی ستافی ئەو لێژنەیە کە مقابلت دەکەت چاوپێکەوتن لەگەڵ قەنەعەتیان لەلا دروستکەی ڕەنگە خۆت کەسەکی زۆر بەتوانابی لێ هاتوویەکی تا ڕادەیەک زۆر باشت هەیە بەڵام لەبەرەوەی توانای قەنەعەت پێکردنت لە بۆ کەسی بەرامبەر لاوازە ناتوانانی قەنەعەتیان پێ بکەی لەبەر ئەو هۆکارە با بڵێن قبولت ناکەن لە شوێنەکە سیڤەکەت ڕەت دەکرێتەوە وەرناژیرەی ئێستا من چەند برادر دەناسم دەڵێ مامۆستا من چوویمە شوێنان وەڵڵی ها چەند زمان دەزانم ئاوام کردیە لە گرافیک دیزاین زۆر باشم شتەکانم ئاوایە بەڵام نەمتانیە قەنەعەتیان پێ بکەم کە من لەو شتانە ئەو مەهاراتێک کە لە ناو مندا هەیە قەنەعەت بە لێژنەکە بکەم کەواتە یاخود بیگەێنی بزەبت کەواتە لێرە ئەمە پێویستمان بەوەیە کۆمەڵێک خاڵ دابنین ئەو خاڵانە یارمەتی دەرمان دەبی لۆی کەسی بەرامبەر قەنەعەت پێ بکەین جاخۆی ئەوە لە زۆر شوێنان بە کۆرس و بە دەورات و خول ئەو شتە با بڵێن دەگوترێتەوە ئێمە لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان دیاری کراوە هەوڵمدایە چەند هێلێکی گشتی لە هونەری قەنەعەت پێکردن دەربینین ئەوانەی کە زۆر سەرەکی و بەقەڵکن لە بۆ ناو کۆمەڵگە و لە بۆ مجتەمع ئەوانمان دەرهێناوە و لێرە ئینشاءڵڵا خاڵ بە خاڵی باز دەکەین و دەیخەینە ڕوو بزانە لە بۆ هونەری قەنەعەت پێکردنی هەر ئینسانە کە بمانەوێ 5 خاڵی سەرەکیمان هەیە یەکەمیان زمانی جەستە دووەمیان تۆنی دەنگ سێمیان بەکارهێنانی وشەکان چوارەمیان جلوبەرگ پۆشینی جلوبەرگ پێنجەمیان کردار و ڕەفتارەکان ئەو کردار ڕەفتارانەی ئەتو دەینوێنی باش ئێستا دێن لە خاڵی یەکەم زمانی جەستە تەمان بەکارهێنانی زمانی جەستا یەکێکە لە بابەتە هەری گرنگەکان کە کاریگەری 155 لەسەر ئینسانی بەرامبەردادنێ توێژینەوەیەک هەیە بە ناوی توێژینەوە میهرابین دەڵێ چی دەڵێ زمانی جەستا ئەوەندە کاریگەری لەسەر کەسی بەرامبەردادنێ کە نەن تۆنی دەنگ و نەوشەکان ئەو کاریگەریان نییە کاتێک کە کەسێک گوتاربێژە کەسێک کە دەستە شوێنێک دەیەوێت قەنەعەت بە بەڕێوەبەرێک بکە یاخود قەنەعەت بە خاوەنکارێک بکە یاخود قەنەعەت بە کەسی بەرامبەر بکە زمانی جەستا قسە دەکا پەیامی هەیە ئەو دەست و بازۆی تو ئەو قاچانەی تو ئەو دەموچاوی تو ئەو لێ و برۆ و چاو و ئەوانەی تو زمانە ئەوانە لوغەنە پەیامی هەیە لە بۆ ئەوەی کەسی بەرامبەر ئەتوی قناعکەی لەو ڕێگەیەوە 155 کاریگەری دروست دەکە لە سەریان بۆ نمونە کاتێک کە تو لەگەڵ کەسێک قسە دەکەی حیوار دەکەی گفتوگۆ دەکەی مەفروزە جەستت کامل ئاوە ڕووی لەوی بی جەستت ڕوو دەکەیە ئەو دوو سەیری ناو چاوەکانی دەکەی پەیوەندی چاو دروست دەکەی کۆنتاکت دروست دەکەی بۆی بزانی کە تو بە هۆشیاریەوە لەگەڵی گفتوگۆ دەکەی بە هۆشیاریەوە ئاگال لە دەربڕینەکانی ئەو هەیە لە ڕێگەی زمانی جەستەوە ئێستا من دەزانم ئەتو ئاگال لە من هەیە نا نەک ئەوەی کە من قسە لە بۆ بکەم یاخود ئەتو قسەم لە بۆ بکەی ئەم خۆم خەریکەم بە مۆبایلەکەمەوە یان خۆم خەریکەم بە دەست و پەنجەکانمەوە یان بە شتێک بە قەڵەمەکەمەوە لەو حاڵەتە
هیچ کۆنتاکتێکی چاو دروست نابی، هیچ پەیوەندێکی چاو دروست نابی، کەواتە ئەتوو وات لێ دەکا کەسی بەرامبەر ئەوها ئەوە نەبی. خاڵەکی دیکە لە زمانی جەستە زەردەخەنە، ئەو دۆخەی کە دروستی دەکەی، ئەو کەش و هەوایە کە دروستی دەکەی، زەردەخەنە کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دروست دەکا. بڕۆ لە خۆ تاقیکەوە تێستیکە، کەسێک تەماشا دەکەی هە بە تەبیعەتی حاڵ وایە، ئەو کەسە یان بە تەبیعەت وایە کە کەسێکی تووڕەوتوندا مرومۆچە، بەڵام کاتێک کە زەردەخەنەی بۆ دەکەی کەشێکی بۆ دەڕەخسێنی، ئەتوو شکل و شێوت لە بەرچاوی دەگۆڕێ، وای لێ دێ بە جوان بە شێوەکی جوانتر ئەتۆ دەبینی، کەواتە زەردەخەنە لێرە کاریگەری هەیە، کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دادەنێ. باشە؟ جا لە زمانی جەستا ئەو دەستانە کاتێک کە دەستەکانت بەکاردەینی بۆ ڕوونکردنەوەی شتێک بە هەمان شێوە، بۆ ڕوونکردنەوەی بابەتێک یاخود شتێک تەوزیح دەدەی، چونکە هەر قسەکردن وەکو گوتمان هەر وشە بەز نییە دەری ببڕی، هەر تۆنی دەنگ بەز نییە، دەبی دەستەکانت قسە بکە، دەبی تەوزیح بدەیت. لەو حاڵەتەی جارێکی دیکە بە هەمان شێوە کاریگەری لەسەر دروست دەکەیت. جاوە لە بابەتی زمانی جەستا ئەگەر پێدا بچین زۆر شتی دیکە هەیە ئەمە دەتانین ئەوە بکەین، بەڵام وەکو باسمان کرد تەنها خاڵە سەرچیەکان باز دەکەین و بە خێرایی بەسەری دادەڕۆین. خاڵەکی دیکە تۆنی دەنگ. طبعاً تۆنی دەنگ لە ١38 کاریگەری دروست دەکات لەسەر ئینسان، لەسەر کەسایەتی بەرامبەر. تۆنی دەنگ هۆکارێکە بۆی کە کەسی بەرامبەر قەناعەتی پێ بکەیت، چونکە ئەو وشانێک کە دێتە دەرێ ئەو تۆنی دەنگە ئەگەر بێت و نەمەتەکی نەرم و جوان و سەلیمی هەبی، زۆر بەرز نەبی، چونکە کە زۆر بەرز بوو کابرا تەماشا دەکەێت و کەسێکی ژاوەژاوی، کەسێکی ژینگە پیس دەکەی بەهۆی دەنگەکەتەوە. یان ئەگەر دەنگت زۆر بەرزکەیەوە لەسەر کەسی بەرامبەر بۆت ناکەی، شەکەت بۆ جێبەجێ ناکە، چونکە فزولیت لەو حاڵەتە دەنوێنی. کەواتە تۆنی دەنگت دەبی ئاراستەی تۆنی دەنجی تو لەگەر ئەو کەسێک کە بەرامبەر کە دەتەوێت قەناعەتی پێ بکەی هاوتابی، وای لێ بکەی سەرنجی ڕاکێشی بەو دەنگەی کە دەری دەبڕی، بە ئارامی قسە بکەی. ئارامبوون لە قسەکردن یەکێکە لەو هۆکارانەی کە کەسی بەرامبەر ئیقناع دەکەی، لەسەر خۆیی ئارامی. باش، خاڵی سێیەم وشەکان. طبعاً وشەش کاریگەری خۆی هەیە لەسەر کەسی بەرامبەر، ئەو وشە و دەستەواژانەی دەری دەبڕی. زۆر جار بینیتانە دەڵێن کوردەواری خۆمان دەڵێن نوکتە لە دەمی هەموو کەسێک خۆش نییە، احتیمالی هەیە تو نوکتەک بجێڕیەوە زۆر خۆش و پێکەنی ناوی، بەڵام من بیجێڕمەوە کەس پێم پێ ناکەنی، لەبەرەوەی تعبیرکردنم لە وشەکان خۆ هەمان نوکتەشە، لە دەمی کەسێکەوە بۆ کەسێکی دیکە جیاوازە. دائیمەن ئینسان کە قسە دەکا هەوڵ بدە فاسیلەی بدێ، وردەوچانی بدێ، واتە وردەوەستانی بدێ. ئەو وردەوەستانە وەکو ئەو وایە کە تو کاتێک کە کتێبێک دەخوێنیەوە هەرگۆکو چۆن فاریزە و نوقتە و ئەوانە هەیە، خاڵ هەیە، کۆتایی بە پەرەگرافەکە دەینیان لە ناوەڕاستی پەرەگرافەکە لە شوێنێک فاریزە هەیە، وردەوەستانێک هەیە بۆیە تو بە هەناسە تەنجێ و قسە نەکەی، بۆی پەیامەکە بە باشی بگا. نەک ئەتوو ئێستان با بڵێن لە چرکەی 8 وشە بێتە دەرەوە، لە 2 چرکەی 15 وشەی فڕێ دەدەی، ئەوە هی بەو شێوازەی هیچ کاریگەری دروست ناکەی. بۆیە زۆر پێویستە وردەوەستانت هەبی کاتێک کە قسە دەکەی ڕێگە بدا کەسی بەرامبەر، یان تۆزێک بوەستە اینجا پەرەگرافی دووەم و ڕستەی دووەم و سێم قسەکانت دەرببڕا. کاتێک کە بۆ جۆرە قسەت کرد کەسی بەرامبەر ئەرشیفی دەکا، زانیاریەکانی تو کاتێک کە پێی دەدەی ئەرشیفیان دەکا، کە ئەرشیفی کرد ئەو وشانە لە ناو مێشتی لێکدانەوەی بۆ دەکا، اینجا وای لێ دەکە کە تو قەناعەتی پێ بکەی، وای لێ دەکەی قەناعەتی پێ بکەی. کەواتە جارێکی دیکە وشە کاریگەری خۆی هەیە. جگە لەوەش وشەکان چەندە جوان بن، چەندە دەربڕینت جوان بی، چەندە ئەتوو لێوەشاوبی لە دەربڕینی وشەکان، ئەوەندە کاریگەری هەیە وشەی جوان بەکاربینە. یعنی ئێستا مەسەلەن ئەگەر بچینە داخوازی کچێکی پێیان بڵێن کاکە ئێوە با بڵێن کچێکتانەیە، کوڕەکەیمە کچەکەی خۆتمان بدەنێ شەوێ لەگە کوڕەکەی ئێمە بخەوی، کابرا چمان لێ دەکە لەوانەیە لێشمان دەبە بۆ دۆستەواژەی کە دەرمان بڕی، وایە
سەقەتە بەڵام ئەگە پێی بڵێن بزانە ها تعبیرەکە بگۆڕێن هەمان شت بەڵام تعبیرەکە دەگۆڕین پێی بڵێن کاکە ئێوە گوڵێکتان هەیە ئێمەش گوڵێکمان هەیە بینم باخچەی پێ ئاوادان دەکەینەوە ها کابرا بە کراسی بەری دەداتێ کەواتە ئەوەکو نمونە هینامەوە کەواتە دەربڕینەکان لە وشە زۆر کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دادنێ فەرمانبەرێک تەمەشا دەکەی دانیشتووە زۆر دەبینم تۆڕەیە بە ئیش و کارەکانی سەرقاڵە و چی تێدایە ئەگەر بچمەکنی بە زەردەخەنەوەکەوە بە ڕۆیشی خۆشەوە پێ بڵێم بێ زەحمەت دەزانم زۆر ماندووشی بەڵام ئەگەر بکرێ ئەو مامەڵەیە من ئاو بۆ شێوازە ڕای بکەی ها کابرا هەستێکی بۆ دروست دەبی کە ئەتو هەستت بە ماندیبوونی وی کردیا ئەدێگەرم بچمەکنی بڵێم ئەو مامەڵەیەم بۆ تەواوکە فرێدەمە سەر مێزەکە ئەگەر پێی بڵێم ئەوە ئیشی خۆتە وجا کەیف خۆتە تو موچێ وەردەگری دەیکەی بیکە ئەگە نام دەچم لە لای مدیری شکایەت دەکەمەوانە ها و دەربڕینە ئەو کاتە بۆت ناکە لەبەرچی بۆت ناکە هەتا تۆ ڕۆشت ینی ئەگەر بشیکە شتەکەت بە غەڵەتی دەکە بە سەقەتی دەکا وا لێ دەکەت جارێکی دیکە ماندوود دەکا بەڵام ئەگەر تعبیرەکەت جوان بوو گزارشتت لەوەی کرد کە هەستت بە ماندیبوونی وی کردیا هەستت بە هیلاچی وی کردیا دەستخۆشیت لێ کرد لە پای ئەوە زەردەخەنەشت بۆ کرد جە و کەشەکەت گۆڕی خۆی هەڵدەستی قەنەعەت کە خۆی هەڵدەستی ئیشەکانت بۆ تەواو دەکا هەموو ژوورەکانیشت بۆ دەکا دەشتداتەوە دەستی لەگەڵیشت دەبتە برادر کەواتە ئەو دەستەواژانێک کە بەکاریان دەینین زۆر گرینگە لە کاتی مامەڵەکردندا وشەی جوان بەکاربینین بۆ نمونەیەکی دیکە ئەگەر بێت و فرۆشیارێک هەموو فرۆشیارێک چاوی لەوەیە مشتریەک بێتە دوکانەکەی وایە تەمان فرۆشیار کە مشتری دێتە دوکانەکەی دەزانین دەبی چۆن تەعاملی لەگەڵ بکە وەکەوەی کە مەلیکەک دێ مەلیک چۆن دەچتە شوێنێک سەردان دەکا ئەتۆ گەر مەلیکەک بێتە ماڵت چ دەکەی جلوبەرگەکی جوان لەبەرەکەی خۆت پۆشتە دەکەی زەردەخەنە دەکەی لە شوێنێک ڕادەوەستی وایە بە جازبیەتەوە فەرموو لێ دەکەی دەستی بۆ بەسینگەوە دەگری وایە قسەی خۆشی بۆ دەکەی بە خێرهاتنەکی گەرم و گوڕی دەکەی ئەوە گەر مەلیکەک بێتە ماڵت وایە کەواتە مشتری کە دێتن مەلیکە لەبەرچی لەبەرەوەی پارەی پێەیە پارەی پێ تۆ ڕێگە نادەی ئەو پارەیە لە دوکانی تو بستە دەرێ دەتەوێت قەنەعەتی پێ بکەی کە شتەکەت دێ بکڕی بەڵام ئەو قەنەعەتە نا با بچین با بڵێن هەڵی بخەڵەتێنی بەوەی کە شتێک ئەگەر عادی و ئەتو بە ئەسڵ پێ بفرۆشی ئەوە لەو دنیا خوای گەورە تۆڵە لێ دەکاتەوە حرامەوە ئەمە بەلایەنە باشەکەی دەڵێن وریابە خاڵی چوارەم جلوبەرگ تەمان جلوبەرجیش کاریگەری خۆی هەیە ئەتوکە مەسەلەن بە کەشخەیی بە پۆشتایی بچێ شوێنێک کە مقابلە دەکرێت چاوپێکەوتنت هەیە سیڤیت تەقدیم کردیە کە بە شێوازێک بچی بە نەعل بچی وایە هەجارە بە نەعل بچێ ناو فەرمانگەچیان شوێنێکیان دام و دەستگایەک ئەگە حکومی بیان ئەهلیبی هەموو ئەو خەڵکە بە چاوەکی دیکە تەمەشا دەکا یاخود جلوبەرگەکەت ڕەنگەشی زۆر زەقت لەبەر بپۆشیە یاخود جلەکی زۆر تەسک و تریسک بە تایبەتێگە کوڕبییان پیاوبی تەمەشا دەکەن شێوازی با بڵێن قژ و ئەوە بە شێوازێکە لەو حاڵەتە علاماتێک لەسەرەت و دروست دەبیتن کە یەکسەر نەزڕەی بەرامبەر زۆر شەرتە یەکسەر ئەتو ئێستاگە بتەوێت خوێندنەوەی یەکەم بۆ کەسی بەرامبەر بکەیت چ دەکەی یەکەم زە تەمەشا جلوبەرجی دەکەی تەمەشا پێڵاوەکەی دەکەی تەمەشایەکی سەر و سیمای دەکەی کە چۆنە شتێک لە لای تو دروست دەبی بەڵام ئەوە ڕاستە شتی یەکلاکەرەوە نییە ڕاستە جلوبەرگ پێوەەر نییە لە بۆ زانین و لێهاتووی ئینسانێک گومان لەوەدا نیە ئێستا لە ئەوروپای ڕەنگە باەخ زۆر بە جلوبەرگ نەدەن لەوانەیە کابرا بە سێ چارێک دەچیان بە شتێک دەچی دەستە شوێنێک بۆی مقابلە بکەوانە بەڵام لە ناو مجتەماعی خۆمان ئەمە لە ناو مجتەماع و کۆمەڵگەی خۆمان قسە دەکەین لە مجتەماعی شەرقی جلوبەرگ ئەساسە ئەتو ئەگەر بە شێوازێک بچێ ناو دائیرەکی کە جلوبەرگەکی فەرمی نەبی لەوانەیە ئەو فەرمانبەرەوێن دەرهەتەمەشاش داکە بە چاوەکی زۆر سادەش تەمەشا دەکە بەڵام کاتێک کە قات و ڕیباتێک لەبەر دەکەی و دەیپۆشی دەچێت ناو فەرمانگە کە من لەگەڵ نەزڕەیە دانیم کە غەڵەتە یعنی احتیاجی خۆ دەکرێت ئینسان قات و ڕیباتیش نەپۆشی بەڵام بۆ ئەو نەزڕەیە دروست بووە ئەوە تێناگەین ئەو مجتەماع کۆمەڵگەیە دەبێ ئەمە لەگەری بڕۆین دەمینی تەمەشا دەکەی ئیشەکەت ڕایی ناکە بەڵام ئەگە قات و ڕیباتت لەبەرە تەمەشا دەکەی زۆر بە ئاسانی دەتوانیت جەزبی بکەی و کابرا بە شێوازێکی دیکە
لە تو دەڕوانی وایە نا ئیشەکانت بۆ ئاسانکار دەکات. باش خاڵی پێنجەم کردار و ڕەفتارەکان. بەس پێشوە بینە سەر کردار و ڕەفتارەکان کاویش خۆی لە چەند خاڵێکدا دەبینیتەوە دابەشمان کردێ بە چەند خاڵێک دەمێ بزانم ئێوە هیچ پرسیارێکتان هەیە شتێک لە لای ئێوە دروستبووبی ئەگە پرسیارێک لای ئێوە دروست بووە دەتوانن مایکەکە دەست دەنێ ئەگەر نە بەردەوام دەبین بەردەوام بین زۆر باش. خاڵی پێنجەم خاڵی کردار و ڕەفتارەکان. کۆمەڵێک کردار هەیە کۆمەڵێک ڕەفتار هەیە ئەتو دەبی ئەنجامی بدەی بۆی کەسی بەرامبەر ئیقناعکە قەناعەتی پێ بکەم. یەکەم شت جارێ ئەگەم بمێ قەناعەت بە بەڕێوەبەرەکەم بکەم پێش هەموو شتێکی دەبی بزانم کاتەکە گونجاوە کەم بۆی دەچم چونکە احتیمالی هەیە ڕەنگە زۆر سەرقاڵبی زۆر فشاری لەسەربی عادەتەن بەڕێوەبەر فشاری لەسەرە ئەوە نمونە بە بەڕێوەبەر دەینینەوە وەکو نمونە ئەجینا خۆ شتێ بۆ هاوسەرگیری دروستە ئایا بمێ قەناعەت بە خێزانەکەی خۆم بکەم ئایا فعلەن کاتەکە گونجاوە دۆخی لەبارە یاخود پیاوەکەی خۆت بە هەمان شێوە دۆخی لەبارە میزاجی تەواوە دەبی ڕەچاوی ئەو خاڵەی بکەیت چونکە عادەتەن ئینسان لە کاتێک داوای شتێک لە کەسێک بکە کە میزاجی تەواو نەبی فشارێکی زۆر و زەختەکی دەرەوەی لەسەربی بڕواتە بی نەجاحەت ناینی چونکە هەر ئەستن تەمەشا ئەو داواکاری توش ناکە کە تو تەڵەبەکت لێ هەیە داواکاریەکە لێ هە تەمەشاشی ناکە یاخود هەر بە پیریشەوە ناچی. خاڵی دووەم پاشەوەی کە زانیم کاتەکە گونجاوە و کاتەکە لەبارە و هیچ کێشە و گیر و گرفتەچی نیە ڕەفتارێکی دیکە هەیە کە ئەمن دەبی بینوێنم لەوەی کەسی بەرامبەر ئیقناعکەم ئەویش ستایشە سوپاسە کۆمەڵێک دەربڕینی وشەی جوانە کۆمەڵێک دەستەواژەی جوانە یان لایەنی کەم دیارریەکە چونکە پێدانی دیاری وا لە کەسی بەرامبەر دەکا جا و دیارە ڕەنگە بە وشەبی ڕەنگە بە شتێکبی با بڵێن بە وشەبی بە دیاری یاخود بۆنێکە شتێکە پاقلاوەیەکە شتێک دەیبەی واتە ئەمە ستایشی تو دەکەم ستایشی تو دەکەم لەو حاڵەتە ئەو شخصا ئەگەر هەر تەڵەبەکی لێ بکەی چۆن دەڵێ خۆی بە شەرمەزار دەزانی کە ئەگە داواکاریەکەی تو جێبەجێنەکە ئەگەر بە پیر ئەو داواکاری توۆنێتن. خاڵی سێیەم ئەوەیە کە کاتێک کە دەچێت لای ئەو کەسێک کە دەتوێت قەناعەتی پێ بکەی باوا بزانی داواکاریەکەی تو تەنها ئەو پێ جێبەجێ دەکرێت. ئەگەرم بچمە لای بەڕێوەبەرەکەی برێم وڵای ئەگە تو بۆشم نەکەی ئەوە ئەمن لەسەرەوە هەر بۆم دەکەن شتێکم بۆ دەکەن ئاواوە قەولیان پێدامە بەڵێنیان پێدامە کابرا چ دەکا لەو حاڵەتی داواکاریەکەت بۆ ناکە لەبەرچی دەرێ مادەم کەسی دیکە هەیە دەیکا ئەم بۆ خۆممان دیکەم بۆ من ئەو داواکارێت و چ مەفروزە جێبەجێکەم یان بە هاوسەرەکەت بڵێ یان بە کەسی دیکە بڵێ وڵای ئەوە ئەگە توش نەبی کەسی دیکە هەیە لە دەرەوە ئاوا یعنی لەو حاڵەتەی ها تۆزێک بۆ خۆت لە خۆت تێکە دەی بۆیە زۆر گرینگە باوا بزانی تەنها ئەو تەڵەبەی تو لێی دەکەی تەنها ئەو دەتوانین جێبەجێکە تەنها ئەو دەتوانانی ئیشەکانی تو ئاسانکاری تێدا بکاتن لەو حاڵەتە ئەو هەز بە بوونی خۆی دەکا هەز بەوە دەکە هەر بۆ خۆشی حەز بەوەی دەکە کە یارمەتیت بدا. خاڵی چوارەم دەبێت تو وای لێ بکەی هەستێکی دڵنیایی بۆ دروست بکەیت یعنی ئەو کەسێک کە دەتەوێت قەناعەتی پێبینی هەستی دڵنیایی دەبی دۆ دروست بکەیت. بۆ نمونە نابی بەڕێوەبەرەکەت وا هەز بکات و لە شوێنە کار دەکەی فەرمانبەری بەڕێوەبەرەکەت هەز بکاتن کە تو شوێنی وی دەگریەوە یعنی کۆمەڵێک کردار و ڕەفتار بنوێنی ئەو گومانت لێ بکاتن کە تو شوێنی وی دەگریەوە ئەتوو لە با بڵێن لە تەڵەی بۆ دادنەی شتێکی بۆ دەکەی دەتەوێت لە کەداریکەی دەتەوێت بیر و خێنی بە شێوازە لە شێوازەکان هەوڵ بدەیت شوێنی وی بگریەوە یان نمونەیەکی زۆر سادە لە بواری زەواجدا بۆ نمونە ئافرەت کاتێک کە تو دەچێت داوای دەبێت تو هەستی دڵنیایی بۆ دروستکەی چ ئافرەتێک واتە هاوسەرگیری بە پیاوێک دەکا هاوسەرگیری لەگەڵ چ جۆرە پیاوێک دەکا لەگەڵ ئەو جۆرە پیاوە دەکا کە هەستی دڵنیایی تێدایە هەستی دڵنیایی مەبەستم لە چیە یعنی بۆ نمونە ئەتو سواری با بڵێن فڕۆکەیەک دەبی کاپتنی فڕۆکەوانێک شەرواڵێکی لەبەر بوو ڕیشی هێشت بووە باشە یەک تاک پێڵاوی لەبەرە لە پێ کردیا وایە بۆ نمونە وەکو نمونە دەبێت قەمیسەکی شڕ و پڕ
لایەک چوویتە ژۆرێ لایەک هاتە دەرێ دۆخین هاتە دەرێ برێیاڵە وەرە سوار بن لە شوێن دەرپێمان خۆش و دادەبەزین ئایا ئێوە سواری و فڕۆکەیە دەبن لەبەر چ سوار نابی لەبەرەوەی هەستی دڵنیایی نییە هیچ هەست بە ئەمان ناکە ئەتو هیچ هەست بە ئەمان ناکەی بۆی سواری و فڕۆکەیەبی ئەدی ئەگەر کاپیتانی فڕۆکەوانەکە جلی فڕۆکەوانی لە پۆشی بوو کڵاوی لەسەر بوو هەموو ڕێنمایی و تعلیماتەچی هەموو ئاگدارکردنەوەکانی جوان بوو شتەکانی هەموو لە جێخۆی بوو باش بوو ئەو کاتە تو هەست بە دڵنیایی دەکەی کە سەفەرێکی دوور و درێژ لە پێشە هەستی دڵنیاییت هەیە هەتا لە پرۆسی هاوسەرگیریش وایە ئەتو دەبی هەستی دڵنیایی بۆ کەسی بەرامبەر دروست بکەی کە بۆی قەنەعەتی پێ بکەی کەمە ئەو زەواجە ئەو ژیانەی دەستی پێ دەکەین لەم سەر بۆ ئەو سەر دەڕۆین بە دڵنیایی دەڕۆین چونکە ئافرەت زۆر حەزی بە دڵنیاییە حەزی بە شوێنەکە ئەمان بی تێیدا بحەسێتەوە بەڵام ئەگەر ئەو خاڵە لە تودا نەبوو لەو حاڵەتەی دڵنیا بە تو ڕازی نابی چونکە وەکو باسمان کرد لەسەر و سیما و ڕەفتار و کردارەکانت دەردەکەوی کە تۆ هەستی دڵنیایی تێدا هەیە یان نا خاڵی پێنجەم گوێگرتن جارێ گوێگرتن یەکێکە لەو بابەتانەی یعنی بەهێزترین خاڵی قەنەعەت پێکردنە گومان لەوەدانە لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە گفتوگۆ دەکرێت هەدەف لە گفتوگۆیەکی سەرکەوتوو خاڵی سەرچەکەی ئەوەیە کە کەسی بەرامبەر گوێ بگری کەسێک کە دەربڕین دەردەبڕی واتە قسە دەکا گوێی خۆتی بۆ شلکە پێش ئەوەی قسە بکەی لێگەڕێ ئەو با قسەکانی خۆی تەواو بکە قسەی پێ مەبڕە چونکە قسەی پێ ببڕی ئەو هەست بە بێزاری دەکەن لە تو جا ئەوە بەڕێوەبەرە ئەوە لە پرۆسی هاوسەرگیریە ئەوە لە پرۆسی چاوپێکەوتنە ئەوە لە پرۆسی کاردایە لە ژیانی کۆمەڵایەتی خۆتدایە لە هەر شوێنێک بووی کەسی بەرامبەر قسەی کرد ڕێگە بدە با قسەکانی خۆی تەواو و پەیامەکەی خۆی بگەێنی ئەو جەت و دەست بە قسە بکە ئەگەر ئەو جارێکی دیکە هەوڵیدا دەست بە قسە بکاتەوە قسەکانی توی پێبڕی قسە مەکە ڕێگە بدە با تەواو قسەکانی خۆی بکە ئەو جەت و دەست بە قسەکانی خۆت بکە ئەوە هێزێک لە لای تو دروست دەکا کەسایەتێکی کارێزمات دەبی لەو حاڵەتە چونکە هەموو کەسەکە ئەو شتەی پێ ناکرێ ئەمە هەموو هەدەفمان لە گفتوگۆکردندا زۆر جار ئەوەیە چیانمان گفتوگۆیەکە دەبینەوە با هەدەفمان لە گفتوگۆکردندا هەدەفمان ئەوە نەبی چێ لە چێ دەباتەوە بەڵکو چێ لە چێ دەگا لە بڕی ئەوەی کە بین مناقەشە بکەین و چەلاحانێ بکەین و بێسوود وەکەوەی ئیتیجاه المعاکس باشە دەمەشا دەکەی دوو کەس مناقەشە دەکەن لە پێناوی بردنەوە ئەجینا هیچیان قسەکانی یەکتریان بەلایەکەوە گرنگ نییە بەلای ینی نە ئەو قسەوی پێ گرنگە ناویش قسەوی پێ گرنگە بۆیە لە مناقەشەی ناسەرکەوت و کۆتایی پێدەی کۆمەڵی قسە و دەستەواژە و شەفرێ دەدەن بەبێ ئەوەی لێکتری تێبگەن ئەسڵەن بابەتەکە هەرچشە کەواتە خۆت بە دوور بگرە لە مناقەشەی بێسوود هەوڵ بدە گوێگرێکی باش بە بزانە ئەگەر تەمەشاش بکەی خوای گەورە دوو گوێچکەی دایتە ئینسان یەک دەمیدایە حکمت لەوەدا چییە؟ حکمت لەوەدا ئەوەیە کە تو زیاتر گوێ بگری نەک زۆرتر قسە بکەی ئەگەر ئەو خاڵت پەیڕۆ کرد بڕواتە بی جارێکی دیکە دەتوانی کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دابنێ خاڵی شەشەم لە هونەری قەنەعەت پێکردن ئەوەیە دان بە هەڵەی خۆت دابنەی هەڵەکت کردیە ڕەفتارەکەت نواندیە فەرمانبەری لە شوێنێک لە شەریکەیەک لە کۆمپانیایەک یان لە هەر شوێنێکی دیکە هەڵەکت کردیە دان بە هەڵەکەی خۆت دابنێ یەکسەر مناقەشەکە دەبڕێتەوە گفتوگۆیەکە دەبڕێتەوە کە بێ ئەوەی یەکتری تاوانبار کرد ئەگەر موبەڕیرە تیناوە بیان و تیناوە بڕواتە بی کەسی بەرامبەر یەکسەر هەڵوەستە لەسەر دەکاتن و لەوانەیە سزاد بدا لەوانەیە بە زۆر لە زۆرەکان درێژەی دەداتێ ئەو بابەتە لە کۆڵ خۆت ناکەیەوە ئەگەر هەر مناقەشەت کرد و بیان و دۆ هەڵەکە هەڵەکی وازحت کردیە هەڵەیە هەموو ئینسانە لە ژیاندا هەڵە دەکا بەڵام ئەگەر دانت بە هەڵەی خۆت نا ئەوە دڵنیا بە خۆشەویست دەبی لە لای بەڕێوەبەرەکەشت کە تو دانت بە هەڵەی خۆت دانایە و لە کاتێەوەی کە هەڵەت کرد داوای یارمەتی لێ بکە پێ بڵێ من لەو شتەدا هەڵە بووم چۆن یارمەتیم دەدەی بۆی ئەو شتە چاپ بکەینەوە چارەسەرێکی بۆ بدۆزینەوە ئەو کاتە ئەو لە بڕی ئەوەی بێ سەرکۆنت بکە و سەرزەنشتت کە لە بڕیەوەی مناقەشەی بێسوود بکەن و تو مبەڕیر بینیەوە ئەو کاتە و بە دوای چارەسەردا دەگەڕێ
چارەسەر دەبتە جێگرەوەی مناقەشەی بێسوود. خاڵی هەفتەم 6,000 داوای ئەو شتە بکە کە تو داوات کردیە. تەڵەبەکت هەیە، داواکاریەکت هەیە 6,000 داوای بکە. ئەوم لە توێژنەوەیەک دەرینە لە یەکێک لە سایتەکان خوێنمەوە. دەڵێ لە توێژنەوەکەدا باسیەوە دەکات، دەڵێ هەر تەڵەبە کە داوای دەکەی 6,000 داوای بکە. لەبەرچی 6,000 لەبەرەوەی کاتێک کە تو جاری یەکەم دووەم و سێم داوا دەکەی هەر بۆ جێبەجێ ناکرێ وەی لێ دێ دەبتە شتێکی ئاسایی لەلای ئەو کەسێ ئەگەر بێت و بۆشت جێبەجێ بکە. ئێوە بینیوتانە مەسەڵەن کەسێک کە داوای شتێک دەکەی یەکەم جار بۆی نابی، دوم جار بۆی نابی، سێم جار گوێ لێ بۆ دەرێ وەڵا بۆی کردم، ئاخیری بۆی ئەوە کردم. لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەو کەسا قەناعەتەشی لەلا دروست بوو کە ئیشەکەی تو پێویستە بکرێتن و جێبەجێ بێتن. کەواتە تو هەر شتێکت هەیە هەر تەڵەبەکت هەیە 6,000 داوای بکە لە 6,000 کەمتر مەیکە. خاڵەکی دیکە خاڵی هەشتەم ئەوەیە کە وەکو باڵندەوا بە لەگە باڵندەکانی دیکە چۆن باڵندەیەک لەگە باڵندەکانی دیکە دەفڕی بە هەمان شێوە بە هاو ئاوازی وی بڕۆ. ئەو کەسێک کە دەتەوێت قەناعەتی پێ بکەی هەمان ئاوازی لەگەڵ بەکاربینە، هەمان تێڕوانین و بۆچوون و دیدگای لە بارودۆخی ژیان و لەو شتانەدا قەت هەوڵمەدا کێشمەکێشی لەگەڵ بکەی. ئەو کاتانەی کە تەمەشا دەکەی ڕایەکی جیاشت هەیە لەسەر بابەتێک مادەم داواکاریەکت هەیە لەگەڵ ئاوازەکەی خۆی بڕۆ. پێویست ناکە تو معارەزەی بکەی، پێویست ناکە تو دژی بۆستیەوە، چونکە ئەو خاڵە دەبتە خاڵێکی نەرێنی لەلای ئەو کارەکەت بۆ ئەنجام نادا. بەڵام کاتێک کە باسی شتێکی کردو ئەتو لە گەشتەکەی ڕۆیشتی و گوتت ڕاست دەکەی و مەسەلەن بۆ نمونە ئەمە ئەوە ناڵێن کە هەندێک شت هەیە ڕەنگە خراپەکاری و شتیوا ئەمە لەگە خراپەکاری دانی واتە خراپەکاریە کە ئەو باسی دەکات و دەبی دژی بۆستیەوە. مەبەستمان ئەوە نییە، مەبەستمانەوێت لە هەندە دید و بۆچوونی ژیانە کە تەمەشا دەکەی تێڕوانینەکی هەیە تێڕوانینەکەت بە لەگەڵ ئەو دابیت، چونکە ئەو هاوسۆزیە ئەو متعاتفێ کە دروست دەبی لە نێوانتان دەبتە هۆکارێک لە بۆی ئەویش وابیر بکاتەوە کە ئەتوو وەچیوی وەکو ئەوی، وەکو چۆن باڵندەیەک لەگەڵ یەکتری دەخوێنن بەڵام لەگەڵ یەکتریش پێکەوە دەفرن بەیەکەوە دەفرن و بە ئاسماندا وایە نە وەکو باڵندەک وابە. کەواتە ئەوە خاڵی هەشتم. خاڵی نوێیەم ئەوەیە کە تو ئارام بگری، ئارام بگرە لەسەر شتەکان، ئەوەندە بە پەلە پروزە شتەکان مەکە. یعنی ئەگەر داواکاریەکەت جاری یەکەم ڕەفز بوو پێت یەک مەچوو، ئارام بگرە لەسەر خۆ هێدی پاشان جارێکی دیکە داوا بکە هەوڵ بدە بە ئارامی شتەکەت بکەی، نەکەی بچی ڕقت هەڵسی ئەو جاری بۆی نەکردی و جارێکی دیکە بە تونند و تیژی یان بە زۆرێ لە جۆرەکان بتەوێ هەوڵ بدەی قەناعەتی پێ بکەی بە شێوازێکی تونند و تیژی. ئەوە کارەسات دەخڵقێنی و ئیشەکەش لە خۆت تێکە دەی و ناژبیێ ناگەیە ئەو ئامانجەی کە ئەتوو دەتەوێتن لە ئامانجەکەت دوور دەکەویەوە. هیچ کەسێک پرسیاری هەیە تایەرە؟ باشە هەندێک کەس یعنی قسەی لۆ بەرامبەری دەکە بەرامبەری قەناعەتی بە قسەکەی نایەتن لەو حالەتەی چ بکاتن؟ باش تەمەشاکە ئایا خان ئەو خاڵانەی ئێستا باسمان کرد، ئەو کۆمەڵە خاڵی ئێستا باسمان کرد، دەزانانی وەکو چی وایە؟ ئێستا ئەگەر یەکێک گۆرانی بێژێک گۆرانێک بچڕی کۆمەڵێک ئالەتی مۆسیقی هەیە وایە؟ ئەوە تەپڵە، ئەوە پیانۆیە، ئەوە کەمانجە، ئەوە ئەودا ئەوە نازانم چیە بۆی گۆرانەکە جوانتر و خۆشتر بچڕی وایە؟ کەسێک کە قەناعەت ناکە یاخود تەمەشا دەکەی تەبیعەتی وایە ئەتوو ئەو شتانەی باسم کرد ئەو خاڵانە وەکو ئالەتە مۆسیقیەکانی تووان، وەکو سنتور وایە، وەکو کەمانج وایە، وەکو پیانۆ وایە، ئەتوو ئەوانەی لە بەرامبەر دەکەی بۆی ئەو لە گەمەی خۆی نەکەوی لەو گەمەیەی نەیکەوێنی کە مەسەلەن لە میزازەکی وای بۆ دروست دەکەی ڕێگە خۆشکەربی لەوەی بتوانانی زوو قەناعەتی پێ بکەی. باشە ئەو خاڵانەی باسم کرد ئەوانە جێبەجێ بکە، بەڵام قسەکەی تو بە دیوەکی دیکە هەندێک کەسمان هەیە بڕیاریدایە قەناعەت نەکە، یعنی ئەوە خۆی شتێکە بەم نووت و چارەسەر ناکرێت لەبەرەوەی هەزار فەنی ئەو هاشی لەگەڵ بەکاربینی هەر قەناعەت ناکە، چونکە لۆ لە مێشتی خۆی ئیعازەکی پێ کردیە بە ناوی ئەمە قەناعەت ناکەم تەواو ئیتریچی لەگەڵ ناکرێەوە. بەڵام ئەمە ئەو شتانەی کە باز دەکەین لەسەر عامەی خەڵک لەسەر کۆی گشتی پرۆسەکە
ئەگەر ئەو شتانە و ئالەتە مۆسیقییانە ئێستا باسم کرد ئەوەی کە زمانی جستە و تۆنی دەنگ و شەکان و جلوبەرگ و کردار و ڕەفتارەکان بڕواتەبی هەنگاوێکی دیکە لە ژیانت دەگۆڕێ شتەکانت زۆر بە ئاسانی لە بۆ دەستە بەردەبیتن. هیچ کەس پرسیاری هەیە؟ کەسێک پرسیاری هەیە فەرموزێنەوە. هاوڕام لەگەر هەموو ئەو خاڵبەندیانەی کە کردت بەڵام شتەکەیە دەکرێت کەسەکە بیتم بۆ منەها یەک لە خاڵەکان کە باست کرد بۆ نمونە میزاجی ئەو کەسی کە بزانی داوای لێ دەکەی ینی قەناعەتی پێ دەکەی کوبتانی ئەو کەسی بناسیەوە ینی بۆ نمونە ئەو کەسە فەیسی نەوعەکە بەڵام وان ینی سرت لێ دەشێوێنی چەند کو جیای بکەوە کە ئەو کەسە میزاجیەکەی پرسیارێکی زۆر جوانە دەستەکان خۆشببی چۆن بزانین کەسی بەرامبەر میزاجی باشە ئێستامە یەک لە خاڵەکان باسیمان کرد باسیەوەمان کرد کە کەسی بەرامبەر میزاجی باشبی کاتەکە گونجاوبی تەواوبی ئەو جە ئەمە بچین پرسیارەکەی لێ بکەین یاخود بڵێن با بڵێن داواکارێکی لێ بکەین وایە ئەی باشە ئەگەر ئەمن نەمزانێ ئەو کەسە چۆن بزانم بارودۆخی باشە بە چ ڕابزانم پرسیار دەکەی کە لەگەڵی دانیشتی تەمەشا دەکەی وا سەر قاڵە ئەوانە پرسیارەکی لاوەچی لێ دەکەی ئەوە زۆر دەڵێ مەسەن ئەگەر مامۆستابی کەسەکە دەڵێ مامۆستا دۆخت تەواو نییە بارودۆخەکە چۆنە بەلاتەوە یاخود دەڵێ جەوت گیرایە یان شتێک لەو بابەتان پرسیاری لێ دەکەی لۆی هەستەکانی خۆی دەربڕی یان کەسێک دەمەشا دەکەی برادەرتە هاوڕێنە بەیەکەوە ئەگە بتوێ ئەوە بکەی دەرێ مەسەن پرسیاری لێ دەکەیت دەڵێ هەست بە برسیبوون دەکەی پرسیاری لێ دەکەی ئەو یەکسەر خۆی دەکەوتە گۆ ینی قسە دەکا کە قسەی کرد هەستیت بۆ ڕوون دەبتەوە لەو حاڵەتەی ئەگە قسەی نەکرد ئەو بزانە میزاجێکی زۆر خراپی هەیە و تەدەخولی ناکەی داواکاریەکەت هەڵدەگری بۆ جارێکی دیکە ئەگەر زانیشت بە پێکەنینەوە جوابیدایەوە بە زەردەخەنەیەوە یان تۆزێک هەندێک قسە و دەستەواژەی بەکارهینا ئەو دەستەواژانە تەمەشا دەکەی لایانی نەرێنی هەیە خودی خۆت وا هەست دەکەی ئەوە نەرێنیە یعنی مەسەلەن معاناتی هەیە و معاناتی دەردەبڕی و هەست بە گلەی زۆر دەکە و بێزارە و لە ئیشەکە و لە وەزعەکە و دۆخەکەی بەدڵ نییە ئەو بزانە ناوی داواکاریەکەی لێ بکەیت لەبەرهۆی میزاجی باش نییە دۆخەکە بەدڵی ئەو نییە باشە کەسکە پرسیاری هەیە کەس نێتی پرسیار زۆر باشە بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمجارەشمان تا بەرنمەیەکی دیکە و تا ئەڵلقەیەکی دیکە بەخواتان دەسپێرین